ئاڵوگۆڕ لە دوو ئاڕاستەی جیاوازدا. ساڵی 2022 کۆتایی پێهات. لەم ساڵەدا کۆمەڵێک ئاڵوگۆڕی گرنگ لە دنیادا ڕوویاندا، بەڵام لەم نێوانەدا دوانیان هەر کامە و بە ئاڕاستەیەکدا کاریگەری گەورە و گرنگی لەسەر دنیای ئەمڕۆدانا: شەڕی کۆنەپەرستانەی ئوکراین و ئاخێزی شۆڕژگەرانە و ئازادی خوازانەی خەڵکی ئێران. شەڕی ئوکراین بە هێرشی نظامی ئەمپریالیزمی رووسیا لە ڕۆژی 24 مانگی فێڤریەی 2022 زاینی بەرامبەر لەگەڵ 5 مانگی ڕەشەممەی ساڵی 1401 هەتاوی دەستی پێکرد. وێڕای مەحکومکردنی دەستدرێژی رووسیا دەبێ ئەوە بڵێ کە بوارەکانی ئەم شەڕە لەلایەن ئەمپریالیزمی ئەمریکاوە لە ڕێگەی سیاسەتی پەرەدان بە ڕێکخراوی ئەتلانتیکی شۆمالی واتە ناتۆ بەرەو نزیک سنوورەکانی رووسیا لە 2014 بەملاوە بەرەبەرە خۆشکرا. ڕاگەیاندنی گەڵاڵەی تەمایلی حکوومەتی ڤلادیمیر زێلێنسکی لە ئوکراین بۆ پەیوەستبوون بە ناتۆ بیانووی هێرشی نظامی دایە دەست پوتین. دەوڵەتی رووسیا بە جێگای پێشبەستن بە دژایەتی دەریان ملیۆنی خەڵک لەگەڵ تەرحی دەوڵەتی زێلێنسکی و ڕاگررتنی پەنای بردە بەر هێرش و دەستدرێژی جەنگی. شەڕی ئوکراین بوو بەهۆی ئەوەی کە بە هەزاران کەس لە وڵاتە و لە خودی رووسیاش بکوژرێن، بریندار و یان کەم ئەندام بن. ئەم شەڕە وێرانیەکی زۆری بە دوای خۆدا هێنا و بە ملیۆن کەس لە خەڵکی ئەو وڵاتەی ئاوارە کرد. بە سەدان ملیۆن کەسیش لە دنیادا لە بەرگرانی و بەرزبوونەوەی زۆری نرخەکان و تەوەڕوومی سەرچاوەگرتو لێەوە بە تایبەت لە بواری سوتەمەنی، مادەی خوراکی و کەشاوەرزی زیانیان بەرکەوت. ئەم شەڕە بوو بەهۆی بەرهەمهاتنی خەبارێکی گەورە لە تەبلیغاتی درۆینە و ئاوەژۆکراو لەلایەن دەوڵەتانی رووسیا، ئوکراین، ئەمریکا و دەوڵەتانی یەکێتی ئەوروپاوە و هەلی بۆ سەرانی ئەم دەوڵەتانە ڕەخسان تا ڕیشەی موسیبەتەکانی سەرچاوەگرتو لە نظامی سەرمایەداری و شێوەی حکومڕانی خۆیان بشارنەوە. ئەم شەڕە بۆ ئەندامانی کابینەکانی رووسیا و ئوکراین ئەو دەرفەتەی فراهەم کرد تا مافی دیموکراتیکی هێزە چەپ و پێشکەوتنخوازەکان، کرێکاران و گروپەکانی دژی شەڕ و ئازادی خواز زیاتر لە پێش و پێشێل بکەن. ساڵی ڕابردوو لە بەرامبەر شەڕی مۆسیبەتبار و کۆنەپەرستانەی ئوکرایندا کە دەیتوانی هەموو هیوایەک بە باشتربوونی سیاسی و کۆمەڵایەتی لە نێوبەرێت، شۆڕشی هیوابەخش و ئازادی خوازانەی خەڵکی ئێران ڕوویدا. ئەم شۆڕشە کە 15 دسامبر بەرامبەر لەگەڵ 26 مانگی خەرمانان دەستی پێکرد و ئێستاش بەردەوامە بە دروشمی ڕزگاری بەخشی ژن، ژیان، ئازادی، ڕێگای هیواداربوون بە ئاڵوگۆڕی بۆ سەدان ملیۆن لە خەڵکی کرێکار و زەحمەتکێش لە ئاستی دنیادا کردەوە. ئەمانە خەڵکانێکن کە بە تایبەت لە دەیە هەفتای زاینی بەملاوە لە ژێرهێرشی وەحشیانە و ڕوو لە زیادبوونی سەرمایەداری و دەوڵەتەکانی پشتیوانیاندا بۆ سەر ئاستی بەڕێوەچوون و مافە دموکراتیکەکانیان و موسیبەتگەری وەک کەوتنە مەترسی ژیانکردن لە سەرگوێی زەوی و ڤایرۆسی مەترسیداری کۆرۆنادا بوون. هەر لەبەر ئەمە ژمارەیەکی بەرچاو لە شارۆمەندانی وڵاتانی جۆراوجۆر و کرێکارانی کۆچبەر و پەنابەری ئێرانی دانیشتووی ئەو وڵاتانە بە خۆپیشاندان، کۆبوونەوە، خۆڵقاندنی بەرهەمی هونەری بەرین و ڕادەربڕینی ئاوێتە بە هاودەردی هاتنە پشتی و پێشوازیان لێکرد. ئەوان لەم شۆڕشەدا ڕزگار بوون لە دەست ئیسلامی سیاسی موسیبەت ئافەرین، دابینبوونی ژیانێکی پڕ لە ڕەفاه و ئاوێتە بە شکە و کەرامەت، ڕزگار بوون لە ئستبداتی دینی و خاتمەدان بە نایەکسانە جنسیەتی، دارایی، ڕەگەزی، نەتەوەیی و هی دیکەیان دۆزیەوە. ڕێژەی پێشوازی لە شۆڕشی خەڵکی ئێران لە دەرەوەی وڵات گەلێک گەورە و بەرین، پڕ ئەژمار و بە شێوەی مێژووی بێوێ نەبووە. دوو نمونەی بەرچاوی ئەم شانۆی هێزی خەڵکە بریتی بوون لە نۆی مانگی ڕەزبەر بەرامبەر لەگەڵ 1 ئۆکتۆبری 2022. دانیشتوانی ئێرانی و شارۆمەندانی پێشڕەو لە 151 شار لە 22 وڵاتی دنیا
بە خۆپیشاندانی گەلێک شکۆدار پشتیوانیان لە شۆڕشی خەڵکی ئێران کرد و بەرامبەر بە کۆماری ئیسلامی نەفرەت و بێزاریان نیشاندا. ڕۆژی شەمە 30 مانگی ڕەزبەر بەرامبەر لەگەڵ 22 مانگی ئۆکتۆبر 100,000 کەس لە ئێرانیەکان و ژمارەیەک لە خەڵکی پێشڕەوی ئاڵمان لە بێرلین پێیتەختی ئاڵمان خۆپیشاندانێکی زۆر شکۆداریان بۆ پشتیوانی لە خەڵکی ئێران بەڕێوە برد. گەلێک هەواڵنێر و بڵاوکراوەی دنیا ئەوەیان وەک خۆپیشاندانێکی گەورە ناوبرد. بەدەیان هونەرمەند، ئەندامانی پەرلەمان و بیرمەند لە ئەوروپا، کانادا و ئوسترالیا بە شێوەی جۆراوجۆر پشتیوانیان لە شۆڕشی خەڵکی ئێران کرد وەک دیاردەیەکی مۆدرن و جیهانی. ئەسلاوی ژیژەک فەیلسوفی ناودار نووسی ناڕزایەتیە بەرینەکان لە ئێران گرنگی مێژووی جیهانیان هەیە، لەبەر ئەوەی خەبات لە دژی ستەم لەسەر ژنان، ستەمی مەسەبی و تیرۆریزمی دەوڵەتی لە وەحدەتێکی ئۆرگانیکدا ئاوێتەی یەکتر دەکات. بە نەفرەتکردن لە شەڕێکی ئەمپریالیستی کە دنیای ئێمەی بۆ دانیشتوانی نائەمن کردووە و بە هیوا بە سەرکەوتنی شۆڕشی ژینە کە ئاسۆیەکی ڕوونی بەڕووی ئێمەدا کردووەتەوە، ساڵی 2023 دەست پێ دەکەین.